قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی ئیهانەی دینی پاکم کە ئەبێژینی بکاشینی ئەبێژینی بکاشینی ئەڵەن دوژمن لەسەر ڕێیە هەزاران جۆر چەکی پێیە ئەڵەن دوژمن لەسەر ڕێیە هەزاران جۆر چەکی پێیە کە من مەرگم شەهیدی بێ چ خەممە چۆنە لەکوێیە چ خەممە چۆنە لەکوێیە قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی ئیهانەی دینی پاکم کە ئەبێژینی بکاشینی ئەبێژینی بکاشینی دژمن لەکوێوە دێ بابێ لەسەر کامڕێ دەبێ بابێ دژمن لەکوێوە دێ بابێ لەسەر کامڕێ دەبێ بابێ ئەجەل سات پاش و پێش ناخا بەزین بێویستی خوا نابێ بەزین بێویستی خوا نابێ قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی ئیهانەی دینی پاکم کە ئەبێژینی بکاشینی ئەبێژینی بکاشینی گڕی گڕکانە بێقینم ئەگەر ئازار درێ دینم گڕی گڕکانە بێقینم ئەگەر ئازار درێ دینم جیهاد کوورەی دەمانە بۆ هەموو هێز و زەوتینم هەموو هێز و زەوتینم قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی ئیهانەی دینی پاکم کە ئەبێژینی بکاشینی ئەبێژینی بکاشینی برای خواویست لە هەر شوێنین دەبا دەستی بەڵێن بێنین برای خواویست لە هەر شوێنین دەبا دەستی بەڵێن بێنین بەڵێنی ڕاستی جوامێری تا شەرعی خوا دەچەسپێنین تا شەرعی خوا دەچەسپێنین قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی قسم بخوا لڕێی دینی ئەگەر تاغوتێکم بینی ئیهانەی دینی پاکم کە ئەبێژینی بکاشینی ئەبێژینی بکاشینی